سڵاوتان لێ بێ مناڵ ئازیزەکانی ئەوڕێم چۆنن باشن هیوادارم هەمیشە باش بن ئەزان نەمڕۆ لەکوێم لە گوندێکی جوانی کوردستانم بەڵام جارێ پێتان ناڵێم ناوی چییە با هاوڕێکانم خۆیان پێتان بڵێن فەرموون. سڵاوتان لێ بێ مناڵ ئازیزەکانی ئەوڕێم چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەی یاخوا هەمیشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵخۆشم ئەزانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ جێشانە سەر بە ناحیەی کوێیە؟ سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەبڵێ قایم بۆ خۆتان. مناڵەکان پێتان خۆش هاتمە گوندەکەیەوە؟ زۆر باشە ئەی حەزەکەن هەنێک گفتوگۆ بکەین بەیەکەوە لەسەر گوندەکەتان؟ زۆر باشە کەواتە گوێم بۆ بگرن یەک ئێمە لاتان و هەنێک گفتوگۆکەین بەیەکەوە باشە؟ زۆر باشە. یارانجان چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ ئەی یاخوا هەمیشە باش بی. یارانجان تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ لە پۆلی دوو؟ ئەی ئافرین هەر بژی. یاران حەزت لە پاک و خاوێن نییە؟ ئەگەر شتێک لە قوتابخانەکەتان لەسەر زەویەکە کەوتبوو تۆ چی لێکەی؟ من هەڵیەگرمەوە. هەڵیەگریتەوە ئەیکەیتەوە؟ سەپڵی خۆڵ. ئەی ئافرین هەر بژی یارانجان. یاران ئەی چیمان پێشکەشەکەی گۆرانی هۆراوە چی؟ گۆران دەی دەرچوی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم یەخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی نێمان من قوتابێکی وریام گوێڕایەڵی مامۆستام قوتابخانەم خۆش دەوێ چونکە دڵتا دەسرەوێ کەلوپەلی خاوێنم هیچ کات نایان ژاکێنم هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم بۆ لێبان هاوڕێزیرەکەکانم. دەست خۆش هەر بشی. ئەرینا تۆ چۆنی؟ باشی؟ ئەی یاخوا هەمیشە باش بی. ئەرینا تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ ئەی ئافرین ئادی پیتەکان گەیشتونەتە چ پیتێک؟ هیتان خوێندووە؟ باشە هی وەکو چ ناوێک؟ پیتی وەکو چ ناوێک؟ دێری نا سەرەتاکەی ئەبێ ئی بێ وەکو یاران وایە؟ ئافرین ئەی ژمارەکان هەتا چەندتان خوێندووە؟ پێنج؟ ئەدی بۆم بژێرە؟ 1 2 3 4 5 ئافرین پێنج خڕە وەکو چی؟ دۆنات وەکو چیتر؟ بەرد تۆپ وایە؟ ئەی گۆرانی تۆپەکە فتبۆڵەکە ئازانی؟ ئەی چ گۆرانیەکە زانی؟ کەروێشک ئەدی کەروێشکەکەم بۆ بڵێ؟ کەروێشک لانە و لانە گوێی لاسەر پشتلانە زۆروێری و میهلەبانە ماسک دەکا ڕۆژانە کەروێشک زۆروریایە ڕقی لە کۆڕۆنایە خۆی و گشت هاوڕێکانی خۆپارێزن لە جوانی کاتێکە یاری دەکەم خۆم لە خاڵک نێزیک ناکەم پێ ئاوەی نانیش بخۆم دەستەکانم پاک دەشۆم. ئافرین بۆچی دەستەکانە پاکە شۆی؟ لەبەرکە میکرۆب نێتە هەر بشی. ئافرین یەک چەبڵێکانی بۆ لێبەر. دەست خۆش. زەریاگیان چۆنی؟ زەریا چۆنی؟ هەر بشی زەریاگیان. زەریاگیان ئەی تۆ لە پۆلی چەندی؟ 5 ئافرین هەر بشی. زەریا گوندەکەتان قوتابخانەی تایە؟ هەتا پۆلی چەند؟ تا پۆلی 9؟ ئەی ئەگەر دەرچن بۆ پۆلی دە واز لە خوێندنێنن یان چیەکەن؟ واز لە خوێندن نەهێنین. ئەی ئەچن لەکوێ خوێنن؟ ئەچین لە ئەواڵ ئەخوێنین. لە ئەواڵ دوورە لێرەوە؟ زۆر نە. ئەی بەچی هاتوچۆکەن؟ پاس. بە پاس؟ ئافرین باشە کە لەگەڵ هاوڕێکاتانە بە پاس هاتوچۆکەن ئەبێ چۆن دانیشین لە ناو پاسەکە؟ ئەبێ قیشە قیشکەین و سەرمان دەرکەین لە جامەکە و ئاوا شۆفێرەکە بێزارکەین؟ نەخێر. ئەی ئەبێ چی؟ ئەبێ بەڕێکی دابنیشین و بەبێ دانی. ئەی ئافرین بۆچی؟ لەبەرەوەی
شۆفێرەکە ئیزعاج نەکەی. ئافرین هەر بشی زەریا گیان زەریا بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی ئێ، گۆرانی بەڵێ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ ئێ، پۆست دەی وەڵا نازانم. بیرت چۆوە بەڵێ دەی کێشە نییە منیش جارجار وەکو تۆشتم بیرەچێتەوە ئەوەی هی ئەوەیە بەردەوام شتە خوێنیتەوە بەردەوام چاودێری ئەوە هی ئەوەیە بەردەوام شتە خوێنیتەوە بۆیە ئاوا شتە بیرەچێتەوە وایە بەڵێ ئافرین زەریاگیان یە چەپڵی قامی بۆ لێ بەن شا بەڵێ چۆنی ماش باشی ئافرین لەو ناوە خۆشە شا یعنی پاشا وایە تۆ یەکێکی لەو پاشایە نەی کورد وایە ئافرین شا لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند وەنی یەک بەڵێ ئەی ئافرین باشە مناڵ ئەگەر بیەوێ دەرچێ بۆ پۆلی دوو ئەبێ چی بکە ئەبێ بخوێن ئەبێ بخوێنێ ئەبێ سەعی بکە ئەبێ هەوڵ بە ئەبێ گوێ لە مامۆساکانی بگرێ وایە وایە تۆ گوێ لە مامۆساکانەیەگری بەڵێ ها بەڵێ ئافرین هەر بشی شا بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی گۆرانی گۆرانیکی خۆشم بۆ بڵێ دەی مناڵێکی زۆر ژیرم خاوەنی زۆر دەخوێنم بۆ ئاواتم بۆ سەروەردی وڵاتم دەخوێنم خوێندنمانای سەرکەوتن وە دەزانین پێشکەوتن دەبا هەموو خوێنی دایری وە بڕوێنین خوێندنمانای سەرکەوتن وە دەزانین پێشکەوتن دەبا هەموو خوێنی داری وە بڕوێنین ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵەکانی بۆ لێ بەن دەست خۆش شاس چۆنی شاس چۆنی ئەدی مایکەکە بکەرە بەردەمێ ئافرین بە ئاوا جوان گۆم لە دەنگە بێ شاس ئەی تۆ چوویتەتە قوتابخانە لە پۆلی چەنی نا تۆ لە قوتابخانە نی وایە لە ڕەوزەیە ڕەوزەکەتان ناوی چییە باخچەکەتان ناوی چییە بێدەنگ بە با خۆی پێم بڵێ بزان مەزانێ شاس تۆ لە قوتابخانەی لە باخچەی باخچەکەتان ناوی چییە کازیوە خۆشە هاوڕێو هەیە لەوێ هاوڕێکانە ناویان چییە کام هاوڕێ و زۆر خۆشەوێ کێ و زۆر خۆشەوێ شاس چ هاوڕێیەکە زۆر خۆشەوێ کچەکە کە جوانە ئافرین هەر بشی یەک چەپڵەکانی بۆ شاس دەست خۆش ئانیا گیان بەڵێ ئانیا چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشە ئەی خوار باش بی ئەنیا گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین هەر بشی ئەنیا بەڵێ باشە مناڵ کاتێک ئەچێتەوە بۆ ماڵەوە ئەبێ پۆشاکەکانی قوتابخانەی چی لێ بکە بیکاتەوە جێ خۆی بیکاتەوە جێی خۆی بۆچی بۆ ئەوەی پیس نەبێت بۆ ئەوەی پیس نەبێ و بەیانی بە پاکی لە بەری کاتەوە وایە بەڵێ باشە تۆ کاچیتەوە ماڵەوە گۆرەویەکانە چی لێکەی ئایشۆمەکەمەوە جێ خۆی ئافرین ئەبێ بیشۆین و بیکەینەوە جێی خۆی بۆ ئەوەی بەیانی بۆ قوتابخانەمان پاک بێ وایە بەڵێ هەر بشی ئانیا گیان ئەنیا بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی دەی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ. سمۆرەیە کاوڕێمان لە ناو پۆلیژاو پێمان زۆر بریاوێ سوکسوکە هەر جارە و بە بابەتێ جوان فێرمان دەکا پیتێ بەلاشە چەند چووکە هێندە کارە و چاپووکە وایە بژی بۆ تۆ سمۆرەی هاوڕێمان چەند خۆشمان دەوێت وەک چاومان تەواو بەڵێ یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش کازی وەگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باش ئەی خوار باش بی کازی وەگیان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی نەوەڵا نەچوویتەتە قوتابخانە نەوەڵا حەزەکەی زوو بچیتە قوتابخانە ئەتەوێ زوو گەورە بی وەکو هاوڕێکانە ئەوە چی بۆ دەنگە لە کازیوە بەڵێ ئەوە چی بۆ دەنگە مانگا مانگا ئەتوانی ئێمە بخوا نەوەڵا نەخێر مانگا ئاژەڵێکی بێدەنگ و فەقیرە وایە بەڵێ ئافرین کازیوە وتمان حەزەکەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە بەڵێ کەواتە ئەبێ وەکو هاوڕێکانێ
تۆش خواردن زۆر بخۆی ئەبێ شیری ئەو مانگایە بخۆی کە ئێساوتی مۆ ئەبێ بەیانیان نان بخۆی ئەبێ شەوان زوو بخەوی بەیانیانیش زووەسی باشە؟ باش ئافرین یەکسە بڵێ قایم بۆ کازی وەگیان کانیاو بەڵێ چۆنی؟ باشم ئەڵا ناوێکی زۆر کوردەواری و خۆشە ناوەکە وایە؟ بەڵێ کانیاو ئێمە لە ئاوی چییە خۆینەوە؟ کانیا کانیاوەکان وایە؟ بەڵێ ئافرین کانیاو بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئافرین کانیاو بەڵێ ئاوی گوندەکەتان بەڵێ ئاوی بەلوعەیە یان ئاوی کانی و کارێزە؟ ئاوی کانی و کارێزە ئاوی کانی و کارێزە وایە؟ بەڵێ بەڵێ لەم سەر شاخشتانەوە هەڵەقوڵێ؟ بەڵێ باشە کانیاو بەڵێ ئەبێ ئێمە بچین کانیا و کارێز و شتەکان پیسکەین نەخێر بۆچی؟ لەبەرەیکە ئێمە لەو ئاوا خوێنەوە لەبەر ئەوەی دانیشتوانی گوندەکان لەبەر ئەوەی ئێمە خەڵکی لەو ئاوا ناخۆنەوە وایە؟ بەڵێ ئافری کانیاو بەڵێ ئەی تۆ چیما پێشکەشەکەی؟ گۆرانی دەی یەکتەنها خوددایە دوو بابە ودایە سێ خوشک و براکانم کانم پێزڕکتاکانی ئیسلام شەش کاتی لاخەوە هەستان حەوت بۆ نانی بەیانیان هەژبارە و قوتابخانەمە نەو دەستپێکی وانەکان دەهاوڵە بەخشراوەکان بیرت تەواو هەرەوە نەبوو؟ بەڵێ دەست خۆش یەکسە بڵێ قایمی بۆ لێبەر ئافری هەر بشی سایەگیان بەڵێ ئەی تۆ چۆنی؟ لا باش باشی؟ هەر بشی سایەگیان سایە؟ بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ؟ بەڵێ ئافری سایە؟ بەڵێ ئێوە ئەو کاتانی کە قوتابخانە نییە و پشووی هاوینە ئاکە مناڵان لە ماڵەوە ئەبن بەڵێ ئێوە وەکو کچەکان لە ماڵەوە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن سعی سعی؟ بەڵێ. نا ئەها لە پشووی هاوینەکەی سعیەکمان نییە یاری چیەکەن بێکەوە یاری ڕاوڕاوکە ڕاوڕاوکێ؟ بەڵێ. ئەی ئافری ڕاوڕاوکێ زۆر خۆشە بەڵام بێ ئاگاتان لە خۆتان بێ نەکەون وایە؟ بەڵێ ئەی باشە کتێب و شتە خوێندنەوە؟ بەڵێ زۆر باشە مناڵەکان من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناون ناوی گۆڤاری پەپولەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە و بڵاویەکاتەوە ئەویش بۆ ئێوەی نردووە بە دیاری منیش ئەمڕۆتان نەمێ باشە؟ بەڵێ ئافرین سایەجان بەڵێ تۆ حەزت لە خوێندنەوەیە؟ بەڵێ باشە خوێندنەوە زیانی هەیە یان سوودی هەیە بۆ مناڵە سوودی هەیە کەواتە ئەبێ ئێمە هەوڵ بین بەردەوام بخوێنینەوە وایە؟ بەڵێ ئافرین یەکچە بڵێ خامی بۆ لێبەن دەست خۆش ماریا گیان چۆنی؟ باشم باشی؟ ئەیکە جوانە ماریا گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ یەک لە پۆلی یەکی؟ بەڵێ ئەی ئافرین حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ ئەتەوێ زوو بچیتە پۆلی دوو؟ ئا ئافرین کەواتە ئەبێ بەردەوام وانەکانە بخوێنی نابێ دەفتەر و کتێبەکانە پیسکەی ئەبێ سعی بکەی ئەبێ بەگوێ ڕێنماییەکانی دایە و بابە بکەی بۆ ئەوەی چی بکەی زوو بچیتە پۆلی دوو باشە؟ باش ئافرین یەکچە بڵێ قایم بۆ ماریا گیان محەممەد بەڵێ چۆنی؟ باش باشی؟ باش ئافرین محەممەد جان محەممەد تۆ لە قوتابخانەی هێشتا نەچووتێتە قوتابخانە؟ چوومە بۆ دەرزی قورئان چی بۆ دەرسی قورئان؟ بەڵێ ئافرین کەواتە هێشتا نەچووتێتە قوتابخانە وایە؟ حەزەکەی زوو بچیتە قوتابخانە؟ ئافرین کەواتە ئەبێ وەکو هاوڕێکانە شەوان تۆش زوو بخەوی بۆ ئەوەی بەیانیان زووەسی اینجا ئەبێ وەرزشیش بکەی ئەبێ میوە بخۆی ئەبێ خواردنیش بخۆی بۆی زوو گەورەبی باشە؟ ئافرین یەکچە بڵە بۆ محەممەد گیان کاکە عەلی ئەو مایکە بگرە بەدەستەوە عەلی گیان چۆنی؟ باش باشی؟ هەسەرە سەر پێ؟ ئافرین عەلی گیان چۆنی؟ باش باشی؟ باش ئافرین عەلی جان کاکە عەلی بەڵێ ئەی تۆ چووتەتە قوتابخانە؟ بەڵێ ئافرین لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک ئەی باشە تۆ چووتەتە باخچە؟ پار لە باخچە بووی؟ بەڵێ ئافرین باخچەکەتان ناوی چی بوو؟ نەچووتەتە باخچە؟ نا وی ئەوە چی بوو وای کرد؟ ئەسب ئەسب ئێرەش ئەسپیلەیە؟ بەڵێ ئەسبتان خۆشەوێ؟ ئافرین ئەسب بۆچی ئەبێ؟ بۆ غار وایە؟ ئافرین کەواتە ئێمە ئەبێ ئەسبمان خۆش بوێ چونکە ئەویش هاوڕێی مرۆڤەکانە وایە؟ ئافرین عەلی جان بەڵێ لە پۆلی یەکی وایە؟
بەڵێ ئافرین عەلی بەڵێ زیرەکی لە بیرکاریە بەڵێ باشە دوو سێو لەگەڵ دوو سێوە کۆی کەیتەوە کاتە چەند سێو چوار 4 ئافرین عەدی بیرکاری گەیشتونەتە ژمارە چەند 5 ئەی باشە خۆ تا ژمارە چەند نەزانی تا حەوت عەدی بۆم ببژێرە 1 2 3 4 5 6 حەوت 9 نا حەوت 8 9 10 چەپڵەی قایم بۆ کاکە عەلی لێبات ئافرین هەر بشی دەست خۆش مینا چۆنی باشم ئەی کە جوانە مینا قژلول مینا ئەو قژە جوانانە کێ بوو داهێنێ دایکم دایکێ ئەی ئافرین باشە مینا تۆ لە قوتابخانەی لا نەچوویتەتە قوتابخانە ناوەڵە ئەی نەچوویتەتە باخچەش ناوەڵە حەزت لە باخچەیە لا حەزت لێ نییە بۆ وەکو ئەوڕێکانە لەوێ فێری گۆرانی خۆشەبی فێری شانۆبی فێری بیرکاری وەکان فێری کوردی وەکان ئەی تۆ حەزەکەی بچیتە قوتابخانە بەڵێ دەکەواتە وەکو ئەوڕێکانی تریشە تۆشە بێ بەردەوام وەرزش بکەی ئەبێ شەوان زوو بخەوی نابێ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەی باشە ئافرین یەک چەپڵە بۆ میناکیە هاڤیار هاڤیار گیان چۆنی هەڵا باش باشی ئەرۆڵە ئەی یاخوار باشبی هاڤیار گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک بەڵێ ئافرین هاڤیار بەڵێ تۆ حەزت لە سەیران و گەشتە ئەرۆڵە باشە خەڵکیە بۆ ئەم ناوچەی ئێوە بۆ سەیران ناڵە نایەن ناڵە ئەی باشە تۆ حەزت لەکوێ کاچی بۆ سەیران وەڵا حەزم لە دەشت و ئەمانەیە حەزت لە دەشت و دەرە وایە بەڵێ باشە ئەو پاشماوانەی پێمانە بێ ئەها قاپی زیایە و قاپی سەفەری زیا و ئەو شتانە لە دوای سەیرانەکەمان ئەبێ فڕێیەینیان ئەبێ کۆیکەینەوە کۆکینەوە بگەینی نەسارێکەوە ئافرین بۆچی بۆی پیس نەبن بۆ ئەوەی ژینگەکەمان پیس نەبێ وایە بەڵێ هەر بشی ئافرین هاڤیار بەڵێ تۆ لە پۆلی چەند بووی یەک لە پۆلی یەک عادی بزانم چ گۆرانیەک فێر بووی سمۆرە عادی سمۆرەیەکی جوانم بۆ سمۆرێک هاوڕێمە لەناو پۆلیشدا پێمە زۆر و لای و بچووکە خنجی لەو ئێسک سووکە پێمان دەڵێ وردیابن من لە دەزا زۆر ئازابن هەجار و بابەت تێ جوان فێرمان ئەکا پی تێ جان فێرمان دەکەن دیبێ بەلاشە چەند بچووکە هێنداکارە چاپووکە سپاس دەگەین هاوڕێ جان وەک چامان خۆشمان دەوەی ئافرین هاڤیار بەڵێ باشە سمۆرە گەورەترەیە فیل 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 باشە ئەی سمۆرە گەورەترەیان مێش مێش بچووکە مێش بچووکە ئافرین ئەی باشە سمۆرە چییە خوا سمۆرە بەڕوو بەڕوو ئافرین چیتریشە خوا لەگەڵ گوێز گوێز ئافرین ئاکاڵێ هی زلزل پشارەوە بیخا کونی دارەوە ئەزانی بۆچی بۆچی لەبەر ئەوەی زستانان خواردن نامێنێ ئەو خواردن بۆ زستان کۆکاتەوە زستان گوێزە زلزلەکان بخوا وایە وە ئافرین یەک چەپڵە بۆ هاڤیاری هاوڕێم دەست خۆش بارۆزیان بەڵێ چۆنی باشم باشی ئەرۆڵە ئەی یاخوار باشبی بارۆزیان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند یەک لە پۆلی یەک بەڵێ ئافرین هەر بشی بارۆز بەڵێ ئەم ناوچەی ئێوە بەڵێ لە زستانە گەرمە یان ساردە 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 ئەی باشە ئێمە ئەبێ دارەکان ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نە نەخێر بۆچی چکە باشە سوودەکانی دارەزانی چییە؟ ناوەڵە ئاها ئێمە هەوای پاک لە چیەوە وەرەگرین دار لە دارەکانەوە ئەی سێبەر لە چیەوە وەرەگرین دار ئافرین ئەی بەروو بووم لە چیەوە وەرەگرین دار هەر لە دارەوە کەواتە دار سوودی سێبەرەکەی هەیە سوودی ئاو هەواکەی هەیە سوودی بەرەکەشی هەیە وایە بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ بارۆزیان موانەت بەڵێ چۆنی باشم باشی باشم موانەت گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئافرین موانەت بەڵێ با پرسیارە لە تۆ کەم لەسەر گوندەکەتان بەڵێ واتای ناوی گوندی جێشانە ئەزانی یعنی چی واتە جیشان جێشایان بەڵێ یعنی جێی پاشاکان وایە بەڵێ ناوەکەی لە گوندی
جێ شایان جێی پاشاکان باڵێ. دواتر گۆڕاوە بە جێشانە وایە؟ وە. ئافرین زۆر گرنگە مناڵانەوە واتای ناوی گوندەکەیان بزان بۆی ئەگەر گەشتیارێک هاتە گوندەکەتان وتی ناوی چییە نەڵێن نازانم وایە؟ وە. ئافرین چەپڵێکی قایم بۆ مۆنەت ئەریان باڵێ. چۆنی باشم. باشی باشم. ئەریان گیان باڵێ. ئەی تۆ لە پۆلی چەنی 4. لە پۆلی 4 ئافرین ئەریان باڵێ. باشە لە گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە باڵێ. چی لێیە؟ چاقەڵ و کەروێشت و هین. ئەی بەرازی لێیە؟ باڵێ. ئەی سمۆرە باڵێ. باشە ئەریان باڵێ. ئەبێ ئێمە ئەم ئاژەڵی کێویانە بکوژین و ڕاویان بکەین نەخێر. بۆچی؟ لەبەرەوەی ئەوان ئەوانیش ژیاماتی ژیانیانەیە زەویەکەمان بۆ جوانەکەن هاوسەنگی زەویمان بۆ ڕاگرێن وایە؟ باڵێ. ئافرین یا چەپ لە قایم بۆ ئەریان نشێو باڵێ. چۆنی؟ باشم. باشی؟ باشم. هەر بشی نشێوجان نشێو تۆ لە پۆلی چەنی؟ 3. لە پۆلی 3 باڵێ. ئەی ئافرین نشێو باڵێ. لە گوندەکەی ئێوەیە خەڵک ئاژەڵ بەخێوەکە باڵێ. چی زۆر بەخێوەکەن؟ مانگا بزن. مانگاو بزن؟ باڵێ. سوودی مانگاو بزن چییە؟ شیر و ئەوشتانم. شیر و ئەو شتانە وایە؟ وایە. باشە شیر و ماست و شتەکە هەمووی خۆتانەی خۆنیان لێشیە فرۆشتنەوە لێشی فرۆشین. لێشیە فرۆشتنەوە؟ باڵێ. زۆر باشە کەواتە خەڵکی گوندەکان ئەتوانن سوود لە بەرهەمەکانی مەڕ و مانگا و بزنەکە وەرگن خەڵکی شارەکانیش ئەتوانن لێ بخۆن وایە؟ وایە. ئافرین نشێوجان نشێو باڵێ. ئەی تۆ چی با پێشکەشەکەی؟ گۆرانی. دە گۆرانیەکی خۆشم بۆ بڵێ تاپی پۆلیەک. دەی ئادی ئەوم بۆ بڵێ دەرچووی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم دەچووی پۆلیەکەم وا لە پۆلی دووەمم یە خەفیرە زێلێماخێتی ساڵیێم من قوتابێکی یورەیەم گوێیاری مامۆستا قوتابخانە خۆشە چونگەنیا لەسەر خێنم هەر بژی قوتابخانە بەدی ژیانە. ئافرین یە چەپڵەکانی بۆ نشێوجان دەست خۆش هەر بشی ئاریاس بەڵێ. چۆنی؟ باشم ئەحواڵ و چۆنە؟ باشە خزمان چۆنن؟ باشم هەمووی باشن؟ ئەوڵە ئەی تۆ چۆنی باشی شکر؟ ئەوڵام باشم. ئەی یاخوا باش بی ئاریاس بەڵێ. لە قوتابخانەی نۆڵە. ئەی باشە مەڕوو بزنە خۆشەوێ ئەوڵە. هاوڕێتیان نەکەی ئەوڵە. ئەی ئەبێ بەردیان تێگرین نۆڵە. گوناحن وایە؟ ئافرین ئادی مەڕەڵێ چی؟ نێ ئەی باشە کەڵە شێرەڵێ چی؟ وایە؟ باشە ئاریاس کەڵەشێری ئێلکاکە یان مریشک؟ مریژک. مریشک ئافرین تۆ ئێلکا خۆی؟ بەڵێ. ئافرین ئەی باشە ماستە خۆی؟ بەڵێ. باشە مانگاتان هەیە؟ ئەوڵە. ئەی مانگاڵێ چی؟ وایە؟ ئافرین هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبان دەست خۆش ئافرین مناڵەکان خۆش بوو گفتوگۆکانمان؟ بەڵێ. باشە ئەی حەزەکەن ئیتر سەیری ماوەی مناڵانی کورساکەن؟ بەڵێ. کەواتە هەموو ڕۆژێ سەعات 5 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساکەن نابێ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکان نابێ لە ماڵەوە بێزارکان ئەبێ ئێوە بەردەوام بخوێنن ئەبێ تێبکۆشن بۆ ئەوەی لە داهاتووە ببن بە کەسێکی زۆر باش بۆ نیشتیمانەکەتان باشە؟ من لێرەیە کۆتاییم بە بەرنامەکە بێنە هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خەدان لەگەڵ. وحەفیز